وەکو تۆڕی قرار مەجلس ئەمن سێنزە بیست و پێنج و ڕێکخراوی ئاشتی لەگەڵ کۆمەڵێ ژنانی بەغداد هەڵدەچین بەم چالاکیە بۆ پشتیوانی لە ژنان بۆ لە ضمنی حملەیە 16 ڕۆژەکە بۆ نەهێشتنی توندوتیژی بەرامبەری ژنان لە هەموو ئاستی عێراقا کراوە بەڕاستی ئەم چالاکیانە بەس چالاکیەکەی ئەمڕۆ لێرە جیاوازیەکەی چییە؟ جیاوازیەکەی ئەوەیە ئێمە هەوڵمانداوە پشتیوانی لە هەندێ ژنانی و ئافرەتانی گەنج بکەین ئەوە بۆ ئەو فەنانەکانە بۆ ڕەسم و ڕسمی حەی بکەن لەو کاتە بکرێت ئەوش بۆ پشتیوانی ئەو گەنج پێویستی زۆر بە پشتیوانیە بە تایبەت ژنانیش لەو چوارچێوەیە با بڵین توندوتیژیە و ترسی لە ناوی کۆمەکە لەو چوارچێوە دەریەکەین ڕێکخراوەکانیش ئێمەش وەکو تەحالوف چالاکی زۆرمان هەیە بۆ پشتیوانی ژنان و نەهێشتنی توندوتیژیەکە چالاکی لەگەڵ حکوومەتە بۆ پلان دانین بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە ئیتر لە 2014ەوە تاکو ئێستا ئەو تەحالوفە ئیش ئەکا بە هەمان شێوە.